بەڵێ بەڕزان لارکیان سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی کوردستانەوە بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەی شاد دەبمەوە بۆ ڕەخساندنی دەرفەت بۆ بربژێری لایەنە سیاسیەکانی بەشداربووی کێبڕکی برنەوەی کورسەکانی پارلەمانی کوردستان دیارە وەکو لە پۆرتاڵی ڕووداوە پێمان ڕاگەاندن ئەم شەویش بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی لیستی گۆڕان بۆ هەڵبژاردننی پارلەمانی کوردستان میوانمە با کاک عەلی بفەرمە. بەخێر بێ سەر چاوەکانە چیەڵێ بۆ گەنجانەی هاتوون میوانی تۆن هەروەها بۆ دەنگدەرانی گۆڕان لە سەرتاسەری کوردستان. سوپاسی ئەم گەنجانەیەکەم ئەمانە لەو گەنجانن کە خۆبەخشانە لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا پشت و پەنای بزوتنەوەی گۆڕان و دەنگی گۆڕانکاری بوون لە هەولێر و بێگومان بە هاوڕێیەتی سەدان گەنجی تر و هیوادارم ئەم دوو ڕۆژەی ماوە هەڵسوڕاوەکانی گۆڕان بەردەوام بن لە بانگەشە و هاوڵاتیانی کوردستان ومێدیان بە بزوتنەوەی گۆڕان بێ وەک هێزێکی سەرەکی بۆ پرۆسەی گۆڕانکاری لە حکومڕانی لە کوردستاندا. بەخێر بێ دووبارە سەر چاوەکانم خۆشحاڵ بووم لە هاتنی جەنابەت فەرموو. دیارە بینەرانی بەڕێز کاک عەلی حەمە ساڵح سەرۆکی لیستی گۆڕان یەکێک لە بربژێرە زۆر ناسراوەکانە لە هەرێمی کوردستان چێ پێشووتر وەکو میدیاکار ناسیوتانە دواتر لە ئەزمموی پەرلەمانتاری ئەوتان بینیوە بەڵام بە هەر زیاتری ژوەکو ئەپدەیتێک سیڤێکمان بۆ ئامادە کردوون لەسەر کاک عەلی حەمە ساڵح فەرموون. عەلی حەمە ساڵح بربژێری بزوتنەوەی گۆڕان بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1984 لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە زمانی کوردی لە زانکۆی سەلاحەدین ماوەیەک لە بواری ڕۆژنامەوانی کاری کردووە. ئێمە کۆمەڵی ئامانجمان هەیە ئامانجی سەرەکیمان جێگیرکردنی سیستەمی پەرلەمانیە لە پێناوی ئەوەی هیچ کەسێک نەبێت لە دەرەوەی چاودێری پەرلەمان بە بەدامەزاوەیکردنی کەرتینەوە بۆ ڕێگریکردن لەم هەموو گەندەڵی و ناڕۆشنی لە کەرتینەوە تا هەیە بەدامەزاوەیکردنی سیستەمی موچە و چارەسەرکردنەکانی گرفتی موچەی خانەنشین و موچە خۆران و تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی. عەلی حەمە ساڵح ساڵی 2011 بووە بە ئەندامی جەڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ڕێکخەری ژووری لێکۆڵینەوەی ئابووری بووە. عەلی حەمە ساڵح ئەو کەسەیە کە بەڕاستی قیمەی بوێری جورئەت ڕاستگۆیی دڵپاچی هەژار دۆست ئێمە لە ڕابردووە ئەو پیاوەمان بینیوە کە زۆر کاری باش کردو زیاتر لە 100 سکاڵای هەیە لەسەر بەرپرسە گەندەڵەکانی هەرێم زۆر خزمەتی بە کەرتی گشتی کردووە لە بواری داراییدا خزمەتی هاوڵاتیانی کردووە و پێمان وایە لە ساحەی سیاسی ئێستا هەرێمی کوردستانە ڕاستە لە ناو بزوتنەوەی گۆڕاندیان گەنجی خەون هەیە بەڵام کاک عەلیش وەک هەر گەنجێکی دیکە کە خاوەنی خەونە ئەتوانێت لە ساحەی سیاسی ئێستای کوردستانە خەونەکانی بکا بە واقع. عەلی حەمە ساڵح لە ساڵی 2013 بووە بە ئەندامی پارلەمانی کوردستان و جێگری سەرۆکی لێژنەی دارایی و ئابووری بووە. ئێستا بربژێری ژمارە 1 و سەرۆکی لیستی گۆڕانە بۆ پەرلەمانی کوردستان. بەڵێ بەڕزان جارێکتر سلااوان لەبێ دیارە ئێمە بڕگەیەکی ترمانێ هەرجارەی توێژاڵێکی کۆمەلگا دوێنین ئەم شەویش باز لە خەمەکانی وەرزشەوانانەکەین بێگومان کاک عەلی خۆشی حەزی لە وەرزش هەیە لەبەرەوە هیوادارین لە پەرلەمانی ئایندا خەمێ لەوانیش بخوات فەرموو بابێکەوە سەیری بکەن. دەست خۆش بەڕاستی زۆر زۆر جوانگەڕانتەوە بنەرانی بەڕێز سلااوان لەبێ ئەوە کاک سەرنگ موحسینە کە بە ئۆلیڤەرکانی کوردستان ناسراوەیەکێک لە دیارترین گۆڵچیەکانی کوردستانە میوانەکەی تریشم کاکە عەبدولعەزیزە سکرتێری تۆپی باسکەی کوردستان هەروەها کاک نزاریش لە ناو وەرزشەوانانە کە یەکێک لە باشترین یاریزانەکانی کوردستان بوو باسی کۆژانەکانی وەرزشەکەین بەڵام من زۆر خۆشحاڵە بم کە بۆ یەکەم جار ئەدبینم لە نزیکەوە و هەروەها واژ ڕێکەوتین کە بەیەکەوە بلیاردێکیش بکەین و قسەکانیشمان بکەین من بیشتێنم یا تۆیش تۆ بشتێنە باش
تحديدا توبكا بلام تيلي خود كابزانا ما وصا سوارد ببرلماني كردستان وورزشوانا يعني رازيد لأدان هيج بروجي أساك هبوا لأستي بيستيكانية ويابي لكردستان بس سرنگ فيلم لنا كيف بەڕاستی وەکو ئیدارەی وەرزشی لە کوردستان ئەوە هەشت کابینە تا ئێستا بەڕێوە چووە لە ئەدای نەدەسەڵاتنەوە پۆزیسیۆن وەکو بۆ وەرزش و بۆ ئیدارەی وەرزشی ئێمە ڕازی نینە تا ئێستا بە چاوێکی ڕێک یعنی وەرزشیان وەکو سیستەم وەکو ئیدارە تەمەشا نەکردووە پەرلەمانتاران نایانتوانێت ببنە ڕەقیبێک چاودێرێک لەسەر ئیدارەی وەرزشی و ئەو فەوزایە کە لە نێو ئیدارەی وەرزشی هەیە لە کوردستان باشە کەم تەرخەمی خۆتانی تێدا نییە مەسەڵەن هەوڵتان ناوە لۆبی بکەن هەوڵتان ناو سەری دووە هەوڵتان ناوە لۆبیەک بکەن مەسەڵەن خەمەکانتان بە پەرلەمانتاران تێبگێنن یا بە فراکسیۆنەکان یا لە بەرنامەی حیزبەکانە جێی خەمەکانیەوە بکرێتەوە بەڵێ ئێمە هەوڵمان داوە تەنانە بە تایبەت وەکو یەکێتی باسکەی کوردستان هەوڵێکی زۆرمان داوە هەموو ئەو هەوڵانەشمان گەیاندۆ تا پەرلەمانی کوردستانیش لەگەر لیژنەی وەرزشی پەرلەمانی ئەوەی پێشتر داژنیشتینە کێشەکانمان هەموو باسکردنە بەڵام بەڕاستی ئیسیجابیان وەکو پێویستنەوە بۆ بەڵام زۆر جار مەسەڵەن لەناو بەرنامەی حیزبەکانە باسی وەرزش و ڕۆشنبیری و کولتورۆوە ناکرێت کاغرنج ئەوان وەرزش نازانم وەکو سیستەم تەماشای ناکەن یعنی وەرزش هەروازان کاتۆ لە تۆ بانگەشە وەکو وازان تۆپەچی پێ و یازە یاریزان دەکەوێتە دوی نازانی وەرزش پێویستی بە ئەوەی هەیە ئێمە خۆشبەختان لە ئیدارەی وەرزشی کوردستان باشترین شت ئەوە بوو کە ئەو کاتەی وەزارەتی وەرزشولاوان تەشکیل بوو لە کوردستان بەڵام ناخۆشترین شتیش بوو یعنی وەزارەتی وەرزشولاوان نەدرا ئەهلی خۆی کە بەڕاستی لێ ناشەرمەوە وەزیری وەرزشولاوانی ئەو کاتی ماندوونە ناسانیشی دەکرد بەڵام خەڵکێکی لە چاردەورەی بوو وەکو پێویست نەبوو لە ئیدارەی وەرزشیان نەدەزانی نەیانتوانی ئەو وەزارەتە وا بکەم بمێنێتەوە ئەوان هۆکار بن بەوە هەڵوەشانەوەی ئەو وەزارەتەش کە ئێمە وەکو وەرزشوانە زەرەرێکی زۆرمان تێدا کردووە ئیدارەی وەرزشی کوردستانیش هەر لە وەزارەتی ڕۆشنبیریش پێک نایە تەنانەت لیژنەی ئۆلمپی چالاکیەکانی وەرزشی لە کوردستان هەمووی لیژنەی ئۆلمپی کوردستان تێدا بەرپرسیارە وەکو لیژنەی ئۆلمپی تێدا بەرپرسیارە لیژنەی ئۆلمپی 4 ساڵە وەکو بلەی جامد بووە تەجمید بووە تەنها یەکێتی تۆپی کوردستان چالاکی یەکێتی تۆپی کوردستانی جواب بزانم وەکو بە علاقاتی شخصی توانێتی ئەو چالاکیانە بەڕێوە بووە گرنگترین شت کە بۆ وەرزش بکرێ چییە لە وڵاتەدا لە وڵاتە ئێستا پێویستە دەستگایەکی وەرزشی دابدرێ سەرتاسەری سەرپەرشتی هەموو وەرزشی کوردستان بکە لە چەند کەسانێکی پسپۆر پێک بێ یەکسەر سەرپەرشتی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە سەرپەرشتی بکرێ بۆ ئەوی بتوانین ئەو یەکێتە وەرزشانە هەموو بەگر بێخنەوە تەنانەت کەسانێک کە تا ئێستا خەڵکێک شەو بۆ ئیدارەی وەرزشی کوردستانی کردووە ئەدایان وەکو پێویست نبووە پێویستە لەمە دووە بگۆڕێنەوە کەسانە بگۆڕانە یعنی پرۆژە یاسا کاکە نزار پرۆژە یاسا لە پەرلەمان هەبوو یعنی پێ دوایە مەسەلەن فەزای وەرزشی بە قانون پێویستی بەڕێکخستنە چونکە وەرزش بە تەنیا مەسەلەن وەکو جەنابەت وتە پەیوەندی بە مەسەلەی وەرزش تەنیا بریتی نییە لە تۆپێک لە بلیاردێک لە تۆپێکی باسکە و بالا وەرزش پەیوەندی بە ئەمنی سەحی وڵاتێکەوە هەیە یعنی بە قانون پێویستی بەڕێکخستن هەیە بێگومانە دەبێ وابیتن وەرزش لەسەر بنامە چتەوا بیتن دەبێ یاسایدا بنرێ بۆی نەک عشوایی ئیش لێ بکرێتن و ئەو شتەش لە یەکەم شت لە بابرێن لە صاحب قرارەکان دەست پێ دەکا لە ڕووی لە پەرلەمانەوە بن هەموو دڵمان خۆش بوو یعنی کە کاندیدمان هەبوو وەرزشوان بوو لە دەورەکەی ڕابردوو بەڵام ئیش و کارەکەەوە ئەومان نەمان دیت لەسەر ئەوری واقع ژیانی وەرزشەوانان مەسەلەن کاتێکە کەسێکی وەکو مەمەسا سەرنگ ئاوا مەسەلەن مەشهورە بێ بچێتە ناو ساحەکانی جیهانەوە هەرچەندە تۆ یاریزانێکی بەناوبانگی بەڵام بێشانسی ئەوەی ئێستا دوای ئەوەی کە وەرزش گەشەی کردووە خۆتەزانی وەزعی ئەو پاڵەوانانە باش نییە بێ کاتی ئێوە چۆن بوو بێ لەبەر ئەوە ناتوانرێ وەرزش لە وڵاتە وا چاک بکرێ وا ڕێک بخرێ بێ بە مەسەلەن مەزدەری ڕزقێکی باشیش وەکو پیشە وای هاتوو بووە پیشە بە تایبەت و بڵێن ئەمن وەکو بڵێن یاریزانە چکۆنی تۆپی پێ بووە پیشە بۆ ینی با بڵێن کاک سەرهەنگوان ئەو جیلال پێڕاگەیشکە بووە پیشە بۆیان بەڵام بە پێش بۆمە هیچ یانەمە بە خۆڕایی یاریمان دەکرد
لەمە دواوە یعنی دەبێ زیاتر تەرخەم بکرێتن بۆ ئەو شتەکە ببتە پیشەی بە تایبەت یعنی هەموو لایەکان لە ئیدارەوە ببتە احتراف لە پلاندانان ببتە احتراف وەکو یاریزانەکان ئێستا بوونە محتەرف دەبی ئیدارەش محتەرف ببی نەک بێتەوە کابراایەک بەڵێن سەر بە حیزبەک ببێتەوە یعنی چی وەرگریتن يعني حزبەکان تا ئێستا لە کوردستان احتیکاری وەرزشیشان کردووە وەر شتێکی تر هەتا ڕادەچی بە یەک یعنی لە نمونونەکان بڵێن ئەو یانەیە سەر بە هیچ لایەک نییە زۆر لە ئاستەچینزمدایە ئارەی نییە كاك سرنگ فعلا مثلا واسطة وفعلا ولاء حزبي وانا شو تناور شيشة وبقشتي بالتأكيد يعني دستي تدا هي يعني تو دبين باسي كركة بري وتسوني هندك يشتي ورشي كان لسر بنماي بيونديا وزگەلەوەش مەسەلەن دەبینی یانەکانە تو دەبی ژێرخانێکی تایبەت بە خۆیان هەبی ینی سیاست تخونی ئەوە نەکەوی لۆیەکە ئەو سیقەی فیفاش بەدەست بینن کە وا داوە لە یانەکان دەکرێت کە سەر بە خۆیان بن ژێرخانی تایبەت بە خۆیان هەبی اینجا مۆڵەتیان دەدرێتێ لەسەر ئاستی یانەکان یەکێتی یانەکانی ئاسیا یاری بکەن باش ئێستا بینەرانی بەڕێز بەڕاستیەکێکی وەکو سەرنگ موحسین سەیری ئەو هەستەکە مەسەلەن باشترین گۆڵچی عێراقیش سیرەکەی لەبەر خاتری هەستی نەتەوەیی کۆنتراکتێکی زۆر باش کە تەواو ژیانی ئەگۆڕێ هی سعودیە ڕەتەکاتەوە بەڵام ئایا لە کوردستان بە هەمان ڕۆحیەتی ئەمان خزمەتی وەرزشەوانان کراوە بەڕاستی؟ ناوەتاکیت کراوە مامۆستا؟ خزمەت نەکراوە کاگرنجا من زیاتر تاکید دەمەوێت قسەکانم لەسەر بکەم تەمان دوو دەستگای لە حکوومەتەیە دەستگایەک تەنفیزیە دەستگایەک تەشریعیە سەرەی تۆ تەنفیزەکە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە تەشریعی بەرلەمانی کوردستانە بەرلەمانی کوردستان لە کاتێکدا من ئەوەی ئاگادار یاسایەکی وەرزشی پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرا کە لەو کاتە بەڕێز کاک عەدنان موفتی سەرۆکی بەرلەمان بوو بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەڕێز کاک مەلا بەختیار سەرۆکی لیژنەی ئۆلمپیک کوردستان بوو ئەم پرۆژە یاسایە تەقدیم کرا تەبعەن ئێمە بە فێر لە خۆمان نەکەین لە ناو یەک دەوڵەت دوو لیژنەی ئۆلمپی نابی دوو دەستگای وەرشی بە یەک ناو نابی دەکرێت ئەمە ئەو ناوە بگۆڕین ئەو ناوە بگۆڕین لە پاشەوەی لە 2006 دوو دەستگای وەرزشی دەمەج بوو لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان و ئەنجومەنی باڵای وەرزش ئەنجومەنی باڵای وەرزش لە زۆنی زەرد لیژنەی ئۆلمپی کوردستان لە زۆنی سەوس ئەو دوو دەستگایە دەمەج بە لیژنەی ئۆلمپی ئەو یاسایە لەو کاتیەوە 2006 ئێستا 2010 12 ساڵە بە شێوەیە هەر ئەوە 12 ساڵە بە شێوەیەکی کاتی ئەو ئەندامانە هەر لە شێوەی کاتیدا دوایە دەوایە لەو کاتێ ئەو برادرانە قبوڵێنکەن کاتی خرانە سەر ڕێکخراوی ناحکومی لەبەرەوەی هەر لیژنەی ئۆلمپی کوردستان لە سی یەکێتی وەرزشی پێکاتوە هەر یەکێتێکی وەرزشی کاری یەک بەڕێوەبەرایەتی گشتی دەکاتن یعنی حەجمیان زۆر گەورەیە لەوەی کە هەمیان سەر بە ڕێکخراوەچی بن دەبوایە ئەو دەستگایە بەڕاستی مشهور لە خۆی بخواتن لیژنەیەکی یەک لە کابینەکان لیژنەیەک لە لیژنەی ئۆلمپی هەرێمی کوردستان سەردانی لیژنەی ئۆلمپی ئاسیوی کرد لە کوێت ئەو کاتە حەلەقاتی ئۆلمپیان بردوو بە ناوی کوردستان تەبعەن تا ئێستا بۆ کەسیان دەرنەخستێ بەرامسەرۆ ئەوەی ئەمن ئاگادارم خەڵکانێک لە جێیەکی مەوسوڵ کە قسەکەیان جێراوەتەوە لیژنەی ئۆلمپی ئاسیوی گوتی ئەگەر ئێوە میوان نەبایان دەبایە سزا بدرن لە سەرۆی حەلەقاتی ئۆلمپیتان هەرگرتووە ئێوە دەوڵەت نین ئەوجا ئەمە ئێستا پێویستمان بەوەیە دەستگایەکی وەرزشی لە کوردستان دامەزرێنن سەر تاسەری سەر بە ئینجا قانون یاساشی بۆ ڕێک بخەن و پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان تەسبیت بکرێت تا ئێستاش ئێمە ئومێدمان وان نەبووە ینی کەسانی وا پسپۆر هەبووبی لە پەرلەمانی کوردستان توانیبی پرۆژە یاسای وەرزش ڕێک بخە نمونەت بۆ پرۆژە یاساکە هەیە لەوێ پرۆژە یاسا هەیە هەرخوێن نەشی بۆ نەکراوە ئەوەی ئەمن ئاگادار بووم دەربارەی ژێرخانی وەرزشی کاکەڕەنج ژێرخانی وەرزشی تەبعەن سێ وەزارەت تێدا بەرپرسیارە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە تۆ ئاگاداری بە هەر سێ وەزارەت لە ناو شاری هەولێر یەک هۆڵی داخراویان نییە یعنی ئەمانە پێویستە ینی متابعی بکرێت بۆچی بە سێ وەزارەتان ئیشیان ژێرخانی وەرزشیە زۆر باشە دیارە بینەرانی بەڕێز من دیدارێکم کردووە لەگەڵ کاک سەرنگ بەڵام دواتر لە جەریدەی ڕوودا و دابەزێ باسی گۆڵچی باشە کاڵەیەکێک لە
تایبەتمەندیەکانی گۆڵچی باشەوەیە کە بێ هەوڵبات بە حرەکەکانی و ئەوانە یاریزانی گۆڵکەر یا ئەوەی کە پەناڵتی لێە بیترسێنە بەڵام تاوەکو ێستاژەڵی منی ترساندووە گەر من بلیاردەوەنە خراپ نیم یەک تۆپم بۆ نابرێت کاکێ یعنی بۆ نمونە ئێستا لە کوردستان بڵین ستران بێژەکان گۆرانی بێژەکان ئەوانە تا ڕادێک داهاتێکی متەوازەیان دەسەکەوێت یعنی وەرزشەوانان لەو لایەنەشەوە بێنازن لە وڵاتی ئێمە دیارە سەیری خۆت مەکە دەرەجەیەکی تو کۆنتراکت لەگەڵاکرێتوانە بەڵام بەگشتی ئەگەر وای لێبێ خەڵک بە وەرزشەکەی وەکو پیشە بژی پێدوانە مەسەلەن ئەگەر ئەم ڕێک خستنە بکرێت وەرزش زۆر بچێتە پێشەوە کاغڕاز مەسلەی یاریزانانی خۆمان ئەگەر بووە پیشە مەسەلەن پیشەی دومیان نەکرد کە وەرزشەکە بووە پیشە بێشک هەنگاوی بەجیهانی داوێن ساڵانێک هەبوو کە وەزعەکەیان لە بۆ چەند یاریزانێک لەبار خست بوون یاریزانی نێودەوڵەتی ئەگەر بێت و ئەو وەزع بە درێژایی مێژووی وەرزشی ئەو وڵاتە هەر وەرزش پیشەبی چەندین یاریزانی نێودەوڵەتیمان دەبێت بەڵام ئێستا یاریزانمان هەیە لە خولی کوردستان لە خولی عێراق کاری دووەم دەکات بەڵام زۆر یاریزانی باشی یانەکانی هەولێر و سلێمانی و دۆکیش سەری خۆیان هەڵگرت تیانی ڕۆژ بەتاکید یاریزان هەبوو یاریزانی هەڵبژاردەکە بوو کە سەفەری دەرەی دەکرد وازی دەینانی بەزی دێش لۆی کە ئیقامەیەکێک لە وڵاتەکان بەڵام ئەگەر لە وڵاتەکەی خۆی ژیانی پارێزراو بواە و مەسەلەن بە پیشەکەی بە باشی بژیایە ئەمەی دەکرد نابەتەکید کە وەرزش بووە پیشە ئەتوو هەموو ژیانی خۆتی لە بۆ تەرخان دەکەی کاتێک ئەتوو لە پێویستت بە کاری دووەمت نابی ئەوەیە کاتو دەتوانی بە تایبەتی ئیبداعاتیش لە ناو ژیانی وەرزشی خۆت بکەیت چونکە ئیشی یەکەمتە هەموو بیرکردنەوە و کارت لەسەر ئەوە ئاسانترە لە بۆ یاریزان نەبوونی یاریزانی نێودەوڵەتی کە ئەو چەند ساڵە غیابە لە هەڵبژاردەکانی عێراق ئەوە هۆکارە کە یەکەم گرنگی پێدانی یاریزانەکان بە یاریزانی نێوخۆ دووەمیش لایانی ئابووری یاریزانەکانە یاریزان کە ناچار و ئیشی دووەم بکە بێشک ناتوانێت یەک شت بڵێ بە پەرلەمانتاران بۆ وەرزشەوانانی بکەن چییە؟ ئەمن پێیان دەڵێم کە وەرزشیش جونگەکی زۆر بەهێزی ئەو وڵاتەیە وەرزشیش هیچی کەمتر نییە لە بوارەکانی دیکە بۆ ناساندنی میلەتی کورد بە جیهان ئەوە لەسەر و قسەی تۆ بینەرانی بەڕێز من شتێکم بیرکەوتەوە کاگرەوشیروان بە ڕەحمەت بێ زۆر جارەی فەرموو ئەگەر تا دوێنێ پێشمەرگە پاڵەوانەکان یا مەسەلەن شەید ئاسۆی دەلاک بۆ نمونە ئەوەی وت ئەگەر وایە کرد بە بڵین کورد نەمردووە و کورد ماوە لە عێراقا ئەمڕۆ هاواری مەلا محەممەدەکان یا مەسەلەن من ئەوەشی بۆی زافاکەم کەسانی وەکو کاکە سەرهەن کەسانی وەکو کاک نزار ئەتوانن لە مەحافلی زۆر فراوانترە وجودی کورد بسەپێنن یا بسەلمێنن یەک ڕستە بڵی بە پەرلەمانتاران چیە یەک ڕستە پێیان دەڵێم هیچ بتوڵەیەکەیە لە بتوڵی عالەم گەورەتر یاریزانێکی کورد لە خاوەن پێداویستی تایبەت میدالی زەهەبی لە جامی جیهانی کە ناوی گۆڤان بوو میدالی زەهەبی لەو کوردستانەی هێناوە لە بتوڵی عالەم جیهانی تا ئێستا ڕایگەیانەکان توانیان یان وەکو حکوومەت یان وەکو پەرلەمان دەبایە ئەوە لە مەتار ئەو ئینجازەی ئەو یاریزانە هێنای دەبایە هەر هەموو پێشوازی لێ بکەن تا ئێستا ئەو یاریزانەی احتیمال لە ژیانێکی زۆر خراپ بژی ئێستا یعنی یاریزانێک لە جیهانی میدالی زەهەبی هێناوە گۆڤان یعنی مەئاساتە ئیدارەی وەرزشی پێویستە ڕێک بخرێتەوە داوایان لێ دەکەین پرۆژە یاسایان هەبی پەرلەمانتاران لە ئەو خولەی دابێتن بۆی بتوانین بەڕاستی لەو علاقاتی شخصیە ڕزگار بین سی یەکێتی وەرزشیە سی یاری وەرزشیە لە کوردستان تەنها کار بۆ یەک یاری نەکەن وەرزش بۆ وەرزش بکەن وەرزش بۆ شەخص نەکەن زۆر باشە یەک ڕستایان دوا قسەت چیە کاکە دڵم خۆش دەبەوە گەر یەگەر ئەو کەندیدانە وەرزشوان باە بەس بە برادرانەش دەڵێم کە ئێستا خۆیان کەندید کردووە وەرزش لەبیر زۆریشیان وەرزشەوانن بەڵام یعنی وەکو هیوایە ئەگەر وەرزشەوان بووە پێ دوای شتیانە کرد دەورەی ڕابردوو دیتمان وەرزشوانی تێدا و بەڵام کاریان بەدیار کاریان نەکردەوانی کە لە ڕابردوو وەرزشەوان بوون بەڵێ دیارە بینەرانی بەڕێز هەتاوەکو ئێستا بەس ڕقم دوومان بردووە ئەویش من بردوومە تاوەکو ئێستا کاکسەرەنگ گۆڵچیەکی زۆر زۆر مهمە جارێکی ترێڵێمەوە بەڵام لە بلیاردا لەوانەیە لەوە شالەمنی بەرێتەوە دوای ئێمە یاریەکەمان دەست پێکەین هەر بەردەوامە بین هەر کەسێکمان بردمانەوە دوایی لە بەرنامەکەی کاک عەلی حەمەد ساڵحە پێتانەڵێن و کاک عەلی حەمەد ساڵحش گرنگیدانی بۆ وەرزش زۆرە بەڵام نازانم لە بەرنامەکەمان ئەوێرێ بڵێ
جمهوری ڕیاڵەیە بەرشە لە ترسیلەک دەران با بچینە ستۆدیۆ بۆ لای خۆی ئێوەش بەخێربێن یارەکەمان مامەستا ڕێنگ با بەردەوامی شەبێن سەرەی ژمارە 2 بووە بەڵێ سڵاوتان لێ ببینەرانی بەڕێز ئێستا لەگەڵ کاک علی حەمەد ساڵح خۆی لێرێ و بەردەوامین دیارە لە یاریەکەشە کاک سەرنگ بردێەوە بە فەرقێکی زۆر من خراپ بووم طبعاً بزانین سەبارەت بە کاک علی حەمەد ساڵح لەوێ قسەیەکم کردوتم بزانم جمهوری بەرشەی یا ڕیاڵی لە هەمان کاتدا خەمی ئەو وەرشەوانانەش کەم نییە ئەگەر قسەت هەیە بۆیان بە دڵنیاییەوە کاکڕنج وەک چۆن سیاسەکانی ئەم وڵاتە بەداخەوە زۆربەی کایەکانی حکومڕانیان تێکدا دەستێوەردانیان کرد تەنانەت بەرشەی یا ڕیاڵی تەنانەت وەرزشیان بۆ وەرشەوانانیش جێنەهێشت باشە بەرشەی یا ڕیاڵی وەڵی نێڵێن باشترە پێم وایە نێڵێن باشترە وەرزشیان بۆ وەرشەوانانیش جێنەهێشت زۆربەی یانەکانی کوردستان ئەوانەی کەمێ ئاستی مەعیشیان بەشتە تا پلەی بەرپرسیارەتی مەسوولە حزبەکە زیاتر بێ دۆخی ئەو یانەیە باشترە ئێمە لەم خولەی پەرلەمانە هەوڵماندا ئەم بابەتە یاسایەکی تایبەت بۆ دەعمی یانەکان بکەین بۆ ئەوەی چیتر چاویان لە دەستی بەرپرسەکان نەبێت بەڵام بەداخەوە ئەو دۆخات بەسەر پەرلەمانە و لە سەرەتای پەرلەمانیشەوە لە ڕێی سەرۆکی پەرلەمانەوە پێشوازی لە کۆمەڵە یانە و کرا بەو دەعمە متەواضعی کە کرا بەڵام ئەمە حەل نییە ئەمە بە قانون حەلەکرێ ئێمە باش هەستمان بەم کە لێ نەکردووە و گەنجان قوربانی گەورن وەرشەوانان قوربانی گەورن من لەم ماوەی حەملە لەگەڵ یانەیەکا دانیشتم یعنی بە 200,000 بە 300,000 بە 400,000 بە دابینکردنی پاسێ بۆ ئەوەی بڕۆیاریە بکە و بێتەوە نەک داعمی یاریزان یعنی پارەی پاسی پێدابین ناکرێ مەسەن یانە هەبووە ئێستا لە پلەیەکانی کوردستانە لە ممتازە داعمی عەقدێکی کردووە بە 7 ملیۆن دینار لەگەڵ ڕاهێنەرێکی عەرەبا ئێستا پارەی 7 ملیۆنەکەی پێ نییە وەرزش بەم جۆرە ناچێتە پێشەوە و ئێمە خۆمان پسپۆڕیمان کەسمانتیان نەبوو لە خولی پێشوا لە بواری وەرزشە بەڵام لەم خولا هەستمان بە کەلێن کرد ئێسەیەکێ لە کاندیدەکانی ئێمە دکتۆرای هەیە لە بواری وەرزشە وتیان دوو کەس کراون بە ئەندامی لیژنە وتوانە بەخوا کاکە ئێمە هیچی لێ نازانین هەروەکو ناو وتوانە با لیژنەی وەرزشیش هەبێت بە دڵ لیزنەی ڕۆشنبیری وەرزش تەبعانیشی ڕۆشنبیری وەرزشەکەی ئەوە قسەی ئەوانە ڕاستەکە خۆی ئێستا ئێمەش کاندیدمان هەیە بۆ نمونە کاندیدمان هەیە دکتۆرای لە وەرزشا هەیە ئەگەر دەرنەچێت تۆ بە دڵنیاییەوە ناچاری کەسێکی کە بەریتەوە لیژن لەوانەیە من بچم وەڵحاصل لە لای فراکسیۆنی گۆڕان ئەبێ بەخەم لە ئایندا بە دڵنیاییەوە و دڵنیاشیانەکەینەوە ئێمە کاندیدێکمانەیە دکتۆرا هەیە لە بواری وەرزشە تەنیا و تەنیا بۆ خەمەکانی وەرزش و ئەمانەوەی قانونێک دەرکەین یەک بۆ دەستێوەردان ڕێگری لە دەستێوەردان دوو دەعمێکی سابتی وەرزشەوانان لەلایەن حکومەتەوە بۆ ئەوەی دەستی حەزب لە وەرزش دوور بخرێتەوە زۆر باشە دیارە خەمێکی تریشیان هەبوو وتیان تاوەکو ئێستا لیژنەی ئۆلۆمپی وەکو پێویست تێکەڵ نەبووەتەوە یەکی نەگرتوێتەوە بەڕاستی ئەوەش کارەساتێکی وەرزشی گەورەی ترە دیارە برادەران دوای ناوبڕێک زۆر باشە کاک عەلی دیارە ئەم پرسیارە یاسانی منی کەم خۆت هەم تیا ژیاوی هەم لە بەرنامەی خۆشمان لەسەر هەندێک لەم یاسانە مناقەشەت کردووە بەرنامەمان کردووە بەڵام پرۆگرامەکە وایە سەرەتاش بە پەیڕەوی ناوخۆ دەست پێکەم کە هەموارتان کردەوە بە پێی ببوورە بە پێی پەیڕەوی ناوخۆی پارلەمانی کوردستان بەڵێ پەیڕەوەنەوەکە 27 هێشتا نەبووە کتێ و تەبع نەبووە تۆ پرسیارێک ئاخر بەس لە پەرلەمان خۆتان بڵاوتان کردەوە لە سایتەکە خۆتان بەڵێ لە هەمویانم پرسیوە هەمان پەیڕەوی 27 بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەگەر پەرلەمانتارێک بەبێ هۆیەکی ڕەوا ئامادەی دانیشتنەکان نەبوو چۆن مامەڵەی لەگەڵە کرد بەڵێ دیارە ئەم پەیڕەوی نوێی ناوخۆی پەرلەمان بە بەراورد بە پەیڕەوە نوێەکە پەیڕەوەیەکی زۆر باشترە لە 126 مادە پێک دێت و لە 12 بەش پێک دێت ئەوەی کە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەگەر پەرلەمانتارێک بەبێ هۆیەکی ڕەوا ئامادەی دانیشتنەکان نەبوو بڵێ بەشی چوارەم تایبەتە بە ئەندامێتی و مافی ئەندامێتی و لە دەستانی ئەندامێتی و حەسانە طبعاً پەرلەمانتار دە ڕۆژ دوای ئەعلانکردنی ئەنجامەکان لەلایەن سەرۆکی هەرێمەوە کە ئێستا نەماوە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە ڕاست پێرێ بۆی سوێن بخوا ئەگەر لە ماوەی 30 ڕۆژە بەردەوام نەبوو ئەمە یەکێکە بێت لە 30 ڕۆژە بەردەوام بێ و سوێن بخوا ئەگەر 3 دانیشتن لەسەر یەک لە وەرزێکی گرێدانە 3 دانیشتن لەسەر یەک نهات یان 5 دانیشتنی جیاواز بربر لە وەرزێکە طبعاً نهات
سەرەتا یەکەم جار ئاگاداریە کاتەوە بۆ دانیشتنی دووەم لە سەدا بۆ دانیشتنی دووەم لە سەدا پێنجی موچەکەی لێ بڕێت بۆ دانیشتنی سێم طبعا ئەگەر سێ دانیشت بوو لە سەدا پێنجەکەدان دواتر ئاگاداریە کاتەوە ئەگەر سێ دانیشتنەکە لە سەرێک بوو یان پێنج دانیشتن بوو لە وەرزێکی گرێدانە ئەوە سەرۆکی پەرلەمان بۆی هەیە یا دەتوانێت بیخاتە دەنگدانە بۆ وەرگرتنەوەی متمانە وەرگرتنەوەی متمانەش بەنهێنی و بە زۆرینەی ڕای بە زۆرینەی ئەندامانی وەڵامەکەت زۆر تەواوە دیارە مادەکەش بیستودووە بەڵێ بەڵێ وەڵامەکە زۆر تەواوە ئەو حاڵەتە هەبوو لە پەرلەمان خەڵکی ئاوا ئێمال بەداخەوە نەبوو لەبەر ئەوەی سەرۆکایەتی پێڕەوەکەی پێشووتریشە هەبوو لەبەرەوەی سەرۆکایەتی پەرلەمان دەسەڵاتەکانی بەکارنێنا پەرلەمانتار هەبووە 8 مانگ دەوامی نەکردووە بەبێهۆ موچەکەی لە کاتی خۆیان وەرگرتووە موچەکەی لە کاتی خۆیان وەرگرتووە من چەندین جار نقطەی نظامیم وەرگرتووە وتمە گویامە خۆی بە معاقر کاتە لە پەیڕەوە کۆنەکە ئەو ئیجراعاتە ئاوا هەبوو بەتەکید هەبووە سێ دانیشتن لە سەرێک بەبێهۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح وەڵامەکەت زۆر تەواو بوو بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک پرسیارێکم هەیە لەسەر لە بواری خۆی و لە دەستوری عێراقدا ئەگەڕێمەوە. ئەمڕۆ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو. کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. 2 حازرە کاکە. ئاکشن. ئەمڕۆ باسی دیبابەتێ. هی کات زۆر تاخیر بوو بە شەو. 4 کات 14. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین. لە پێناو دادپەروەری و خۆشگوزەرانی دەنگ بدەن بە لیستی سەردەم ژمارە 127. خواردنەکە ئامادەیە، خواردنەکە سەر دەبێتەوە. سێدانە قەپاقی ڕەنگزیڕین کۆبکەرەوە وە کۆکاکۆلایەکی لیتر و 75 بە دیاری وەرگرە. ئەم هەینیە بە یەکەوە. هۆتێل ڕیکسۆس بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە گەشتەکەت بۆ بشوێکی زۆر خۆش یان بۆ ئەنجامدانی ئاهەنگ و کۆبنەوەکانت بە خزمەتگوزاریەکی ستاندارد. سەردانی هۆتێل ڕیکسۆس بکەن. هۆتێلی ڕیکسۆس هۆتێلێکی 5 ئەستێرە و بەناوبانگ. هۆتێل ڕیکسۆس. دژی گەندەڵی و لە پێناو ئایندەیەکی باشتر کۆڵ نادەین و بەردەوامین. وا هەستەکەیت لە نێو سەوزایی دارستانێکی زۆر دڵگیردایت یاخود لە نێو ئاپۆڕای یاریەکی بەهێز و بەچێژدایت، بەڵام دیمەنەکان لە ماڵەکەی خۆردا و بەرامبەر بەخۆتن چونکە تۆ هەر وەک دیمەنێکی ڕاستەقینە تەماشای تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنیەکەی. هەر وەک دیمەنە ڕاستەقینەکان لە ماڵەکەی خۆتەوە ببینە. نوێترین تەکنەلۆجیای جیهان لە بەردەستی تۆدایە. تەلەڤیزیۆنی LED شاشە کێرڤی 4K سەنی وەک ڕاستەقینەوەیە چونکە سەنیە.
بەرزایەکانی سلێمانی. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بزنس کلاس. بەخێبی مامێگیان فەرمۆ ئەرێ مامێگیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێز نایڵێت و قژلۆتان و دەپارێزێت تەنانەت. دکتۆر گیان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکات و ڕێگەی لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە گیانەمە ناوی چییە؟ کۆلاژین پلاس. بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنە و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژلەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. دەبێ بینەرانی بەڕێز بێگومان سەبارەت بە پەیڕەوی ناوخۆی پارلەمان وەڵامەکەی کاک عەلی ڕاست بوو بزانین سەبارەت بە دەستوری عێراق. بەڕێز عەلی حەمەدساڵح بەڕێزتان بایەخ بە بواری ئابووریە دەن و بە حاسیبەکەی گۆڕان ناسرابوون لەبەرەوە لێتە پرسم دەستوری عێراق لە مادەی 112دا چۆن باسی بەرهەمهێنانی نەوت و دانانی استراتیژی نەوت دەکات. بەڵێ یعنی پێش وەخت من قانونی نیم لە قانونی شاسای دەستوریم نەخوێندووە بەڵام بە حکمیەوەی لە لیژنەی دارایی و لە لیژنەی نەوت بووم ڕەنگە کەمێ شارەزای ناچارم یعنی پێویستە ئیشەکەم وایە لە بواری نەوت و داراییە یعنی استحقاقاتی هەرێم لەگەڵ بەغا هەرێم لەگەڵ بەغا کەمێکم خوێندوێتەوە طبعا ئەوەی باسی نەوتەکە پەیوەندی بە هەرێم و بە بەغاوە هەیە مادەی 111 مادەی 112 مادەی 111 دێڕە طبعا ئەڵێ نەوت و غاز مڵکی هەموو عێراقیەکانن مادەی 112 دێت تەفسیلی تیا لە دوو بڕکە پێک دێت برگەی یەکەمیان باس لەوەیەکە کە بۆ ئەو کێڵگانی کە لەو سەردەما هەبوون واتە سەردەمی نووسینەوەی دەستور کە عێراق یعنی تا 2005 بەڵێ عێراق دەوڵەتی عێراق مع لەگەڵ هەرێم و پارێزگاکان ئیدارەی کێڵگەکانەدا و داهاتەکەی بە یەکسانی بەپێی دانیشتوان دابەشەکرێ و ئەو ناوچانەی کە زەرمەند بوون قەرەبووە کرێنەوە بە شێوەیەک یەکسانی لە گەشە پێدان ڕوو بدا بۆ فەقەرەی دووەم جیاوازترە کە مێسە کێشەیەکی گەورەیە لە دادگای اتحادی بەڵام لەو فەقەرەیەشا غەدر لە کورد کراوە نیە بەپێی دەستور طبعا کورد خۆی پەسەندی کردووە یعنی بەڵام لە جێبەجێکردنیدا گەن طبعا جێبەجێ نەکراوە فەقەرە دەستوریەکە زۆر بێعیبە بەڵام جێبەجێ نەکراوە ئەگەر پەروەریە نەکراوە ئەگەر برگەی دووەم باس کەم ڕەنگە تەفسیلتر بێ لە برگەی دووەمە باس لە کێڵگەکانی ئایندەیەکە ئەڵێ عێراق و هەرێم و پارێزگاکان پێکەوە استراتیژێک دادەنێن بۆ گەشەپێدانی کێڵگەکان بە سوودوەرگرتن لە تەکنەلۆژیا و بابەتی نوێ ئەمانە طبعا هەردوو مادەکە دوو مادەی زۆر مەتاتین و تەفسیل هەرەگرێ پێویست بوو لە عێراقا یاسای تایبەتی نەوت و غاز هەبێ تا ئێستا یاساکەی تەفاسیل سەبارەت بە وەڵامەکەت شەرحەکەت زۆر تەواوە بێگومان دەقا و دەقوەک و ئەوە نییە لەبەرەوەی کە بەڵام ڕۆحی مادە قانونیەکەت وەرگرتووە و فعلەن وەڵامەکەت تەواوە دەستخواست. ئەوە ئاوسەریشە بە قایمی چەپڵۆ بۆ لێە بەخێر بێ سەر چاوەکانم خۆشحاڵ بم تەبان کە لێرەی بەڕێز کاک عەلی لە هەڵبژاردننی ساڵی 2013 پەرلەمانی کوردستاندا تۆ بە 140,000 دەنگ بوویە پەرلەمانتار بۆ ئەم جارە پێشبینیت بۆ خۆت چییە و چۆن چەند دەنگ دەهێنی پێت وایە بتوانی لە سەرۆکلیستی یەکێتی و پارتی زیاتر دەنگ بێنی؟ بەڵێ کاکڕەنج طبعا ئێمە لە ململانیەکی زۆر نابەرامبەرین ئێستا ئەو هێزانەی منافسی ئێمە ملیۆنان دۆلاریان لە بەردەسایە
دەستگای ئەمنی و ئاسایش و پۆشمەرگەدام و دەستگای حکومت هەموو ئەمانە بەکارێنن بۆ بانگەشە و تەنانەت بۆ زەختکردن بۆ دەنگدان و مەسەن هەر هێزە ئەمنی و ناخۆکان نزیکەی 170,000 من تەمەنا ناکەم نەترسن و ئازانە دەنگدەن نەکەس نان بڕاوەکرێن نەکەسش نەقلەکرێ و کتابی وەزارەتی ناوخۆشەیە بۆ ئەمانە بەڵام ململانەکە ململانێکی ناڕەوایە مەسەن بۆ نمونە جێگری سەرۆکی حکومت تەنیا لە ڕێگەی موبایلەوە 3 سیستەمی گەورەی کڕیوە لە یەک کاتان نامە بۆ هەموو خەڵک بڕوە بە سەوتی خۆی لە لەحزەیەکە بۆ 12,000 کەس تەلەفۆن بڕوە سەدان تیم دروستکە تەلەفۆن بۆ خەڵکە ئێمەش بە توانایەکی زۆر متەوازعەوە کە ڕەنگە توانای بانگەشەمان نەبێ ئەگەر پشتیوانی جەماوەر نەبوایە بۆ ئێمە ئەگەر زۆر ئەستەم و بەردەوام بوون لە ململانێ بەڕاستی بەڵام ئێسش ئومێدمان ئێوە بەرامبەر بەدەسەڵات ئەو کاتەژەم گلەیانەتان هەبوو بەڵام 140,000 دەنگی هێنا ئێستا پێشبینیت بۆ دەنگەکانت چییە؟ بەڵێ یعنی من لە ماوەی حملە هاوڕێکانم شاهیدی ئەوەنە حملەم کردووە بۆ سەرخستنی لیستی گۆڕان و لیستی 148 ڕەنگە هیچ حملەیەکی شخصی وام نەکرد بێت و ئێستا هەموو خەونی من ئەوەیە گۆڕان سەرکەوێ سەرکەوتنی گۆڕان سەرکەوتنی ئازادیە سەرکەوتنی گۆڕان سەرکەوتنی پرۆسەی دیموکراسیە تۆ چەند دەنگ دێنی بە تەسەوری خۆت تەسەوری بەرشە و ڕیاڵ نایکەمە بەرشە و ڕیاڵ حەجمی تەزویر دەزانێ و ڕێژەی بەشداری خەڵکە زانێ بە دڵنیاییەوە ئەگەر ڕێژەی بەشداری ببێت چەند دێنی تەزویر نەبوو چەند بە دڵنیاییەوە ئەگەر ڕێژەی بەشداری خەڵک ڕێژەیەکی باش بێ چونکە ئەگەر خەڵک نەچێ بۆ دەنگدان ئەوان دەنگی خەڵک تەزویرە کە نەمە بڕاوەتەوە ئەوە خەڵکە قەرارەدا ڕێگە لە ساختەکاری بگریانێکرێت چونکە ئەم جارە دەنگدانەکان بەدەستن و بەدەست جیاکرێت و یەکسەرە بێتە نەتیجەی نیایی ناچیت لە بریتۆ یەکێچێت دەنگەدا واقع ئەوە ئێستا ئیشی تیاکرێ خەڵک خۆیەتێ من پێم وایە گەر ئەم جارش بەشداریەکی باشی خەڵکە بێ پشتیوان بەخوای گەورە نەتیجەی باشێنی چەندێنی خۆوار قسەکەی پێشوو پێوتمەوە قورسە تەسەورکردن کاخڕنج قورسە نزیکە یەکەمترە لەوەی جاری پێش و زۆرترە هیوادارین چونکە جاری پێشوو تۆیان نەدیبوو ئەم جارە تۆیان بینیوە وەنیە من پێم وایە کاخڕنج ئێمە تاقی بووینەوە ئەوەی من ناڵێم شتی گەورەمان کرد بۆ خەڵک بەڵام غەدرمان نەکرد خۆمان ماندوو کرد بە دوای زڵماتی تەسلیم نەبووین ناتوانی پێشبینی بکەیت چەند دەنگ دێنی هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی خەڵکێک کە دەنگی بە ئێمەماناندا بێ پەشیمان بوو بێتەوە ساتێ لە ساتەکان یعنی من لەسەر حسابی ژیانی خۆم و ماڵ و مناڵیشم کارم کردووە لەسەر ژیانی خێزانیش ینی ساتێ لە ساتەکان هەست ناکەم کەم تەرخەمیم کرد بێ یا گۆڕان کەم تەرخەمی کرد بێ بۆ ئەوەی خەڵک سزامان بدا بە پێچەوانەوە لایەنە بەرامبەرەکانمان شتی زۆر ناقوڵیان کردووە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە زۆر باشە کەواتە تۆ بەقەدەر سەرۆکی لیستی یەکێتی و پارتی دێنی ئەگەر ساختەکاری نەکەن ئەوەندەی هەردووکیانێنی زۆر باشە لەسەر ئەم پرسیارەت زۆر بۆ هاتووە من عادەتەن لە پرۆگرامەکەدا پرسیارە گۆرەگرم هینی خەڵک دیارە پرسیارەکەش لەواسێ زۆری پرسیاری گۆڕانخوازان بێت پەیوەندی بە مەسەلە حیزبیەکانی خۆتانەوە هەبێ ئەپرسن لەسەر بوونی سەرۆک لیستی گۆڕان لە نێوان تۆ عەبدوڵای مەلانووری لە ناو گۆڕان کێشە و ناکۆکی دروست بوو هۆی چی بوو تۆ کرای بە سەرۆک لیست و عەبدوڵای مەلانووری دوور خرایەوە لە کاتێکا بەپێی قسەکان لە 2007 بەڵێنی پێدراوە و ئەنجومەنی گشتی و جڤات و هەموو ئۆرگانە حیزبیەکان لەسەری کۆک بوون بەڵێ دیارە کاک عەبدوڵا یەکێکە لە دڵسۆزەکانی گۆڕانی و یەکێکە لەوانەی کە باشترین کاری کردووە لە ماوەی ڕابردووە ڕەنگە پێویست نەبێت لە کەناڵێکی شوێنێکی تر ئێمە باسی بابەتە ناوکۆیەکانی خۆمان کەین ڕەنگە ئاسایی بێ لە کێنێن باسی کەین و ئاسایی بێ لە وەرگانەکانی خۆمان باسی کەین ئێستا هەردووکمان بەڵام ئێستا تۆ لە بەرنامەی ڕەنسەنگاوی دای وە زمان حاڵی هیچ حیزبێک نین و تەنیا بەرنامەشە زۆربەی کاندیدەکان بەبێ جیاوازی هاتوون ئێوە زۆر باسی شەفافیت دەکەن نانی کەم بۆ گۆڕانخوازەکان ئێستا هەردووکمان کارەکەین بۆ سەرخستنی گۆڕان و ئومێدی هەردووکمان سەرخستنی ئەم بزوتنەوەیە من لەلایەن لیژنەی باڵای هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانەوە دانراوم و ینی هیچ بابەتێکی هیچ گرفتێکی ناوخۆی ڕووی نەداوە لەم بابێنە ڕەنگە نیگەرانی لێک تێنەگەشتن بوو بێ و ئەو هەموو ئەوانە حەل بووە باشە گۆڕان لە دوو هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا دووەم بوو یەکێتی ئەم جارە دڵنیایە لەوەی دوای پارتی ئەو لیستی دووەم بەبێ نەک گۆڕان ئێوە چ بەڵگە و ئارگومنتێکتان هەیە بۆ خەڵکەکەتان بۆی بتوانن دەنگەکانتان پارێزن و هەر بە دووەمی بمێننەوە ئێمە هەوڵەدەین یەکەم بین نەک دووەم هەوڵەدەین یەکەم بین بە پێ ئەم پێوەرانەی خوارەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە
کێ بەرپرس بووە لەوەی کە نیوەی خاکی کوردستان لەدەستدراوە گۆڕان نەبووە کێ بەرپرس بووە لەوەی خەڵک تووشی بێموچەی بووە خانەنشین چەندین مانگ موچەی وەرنەگرتووە دەیان هەزار کەس بێکار بووە سەدان کۆمپانیا داخراوە ئابووری ئەم وڵاتە تووشی داڕمان بووە لێک خەڵەمانە گۆڕان بەرپرس نەبووە ئایا خەڵک سزای گۆڕانەدا یا سزای ئەوانەیەدا کە هەموو ئەم نەهامەتیان بەشێکی زڕوفی هەلومەرجی بابەتیشی تێدا بووە بەشێکی ئێستا پرسیارەکەی من ئەوەیە مەسەڵەن ئێوە ئەتوانن لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگ زیاتر بێنن بە دڵنیاییەوە زۆر زیاتر یەنین هیوادارین یەکێتی تەنیا بۆ یەک جاریش بێ ساختەکاری نەکە وە پارتیش تەڕقن باشە لیستینەوەی نوێ کار لەسەر گەنجان زۆرە کات خۆتەزانی گۆڕانیش کاریگەری لەسەر گەنجان هەیە نەوەی نوێ ئەڵێ ئێوە لە ڕێبازی کاگنەوشیروان لاتاندا و قسێکی غەریب نیامە بۆچی گوتارینەوەی نوێ زیاتر ڕەخنە لە گۆڕان و تاوەکو چەند دەتوانن دەنگی گۆڕان ببن ئێمە منافسینەوەی نوێنین و باشنەوەی نوێ هێزێکی کاتیە پرۆژەیەکی شخصی کاتیە و هیچ زەمینە و توانایەکی مانەوەی نییە خەڵکی کوردستان نەزانن ئەوەی لە ڕابردووە مایەوە بەرامبەر بە زوڵمی دەسەڵات چکە زوڵم بوو بەرامبەر تەنیا گۆڕاستە چییە بزوتنەوەیکی شخصی کاتیە لە بۆت کاکە ڕەنج تەنیا گۆڕان بوو توانی بمێنێتەوە بەرامبەر ئەم دەسەڵاتە 4000 کەسی لێنان بڕاو کرا زۆر قورسە ڕۆژانە هەسەدان کەس بێ بڵێ بەهۆی گۆڕانەوە نان بڕاو کرا مناڵەکانم نانیان نییە ئەم هێزە چەندین جار پەلاماری درا هێرشی کرایە سەر لێمان درا ئینمان کرا بەرامبەر دەسەڵات توانیمان بوەسینەوە نەوەی نوێ هێز یەک کەسە هەر سبەینێ بەڵامەوانی شەڵێن ئێمە تەنانەت فیشەکیشمان پێوەنرا زۆرمان سووتێنرا جا من دژی ئەوەم فیشک بە کەس بنرێ زلێ لە کەس بدرێت تەلەڤزیۆنی کەس ئەڵەن ئێوە عقدەی مەسەلەن ئەوەتان هەیە و کەسی تر ببێ بە ئۆپۆزیسیۆن وەجگەلەوەی ئەوان ئەڵێن بەشێکی خەڵکی گۆڕانخواز دەنگ بە بزوتنەوەی گۆڕانەدا لەبەری ئێوە لە گوتاری مەرحوم نەوشیروان مستەفا لاتاندا کاکرنج ئەگەر وەڵامەکانم تەواوکەم طبعا من تەمەناکەم کەس فیشێکی پێوە نەنجێ کەس بینای نەسووتێنرێ پەلاماری هیچ تەلەڤزیۆنیە نەدرێ هی هەرکێ بێ بەرامبەری بکرێ من دژیم و هەڵوێستمە بێت بەڵام خەڵکی کوردستان بپرسن ئەم کاکەیە تەنیا چاڤیلاندی هەبوو پرۆژەیەکی ئەعلامیە بوو هەموو ڕۆژە تەقیان تێکرد وەڵە کوتانە سەری ئێستا حەزبێکی هەیە شەو ڕۆژ قسەیان پێڵێ ئەڵێک هەڵە کوتمە سەرتان کەس ناڵێ بەری شاوکلی پێوەیە 260 نزیکەی 260 داوای لە محکەمەی سلێمانی لەسەر داوای ساڵ 2015 بۆ ناڕوا بەڕێوە خەڵک پارەی عقار قەرزار بێ عقار کەفیلەکە یەگرن لە پارەکەی لێوەرەگرنەوە بەڵام ئەم من ڕوبەڕوو بە سەرۆکی حکومەتم وت بە جێگرەکەی وت وتم 40 ملیۆن دلار قەرزارە لێ وەرناگرەوە بۆی هەموو شوێ قسە بە ئێمە بڵێ 12 ملیۆن دلار استحقاقی ئیدارەی گشتی یەکێتی ئیدارەی گشتی یەکێتی ئیدارەی گشتی یەکێتی حکومەت نییە بۆ قەرزاریتی ئێستش لە سەدا 20 زۆر باش بەڵام من بە حکمی شەکەمە بە متابعی هەمووتان بکەم ئەوانی شەڵەن ئێوەش تەنیا پارچە ئەرزێکتان وەرگر بۆ کۆمپانیای وشە کۆمپانیایەکی ئەعلامی ئێستا چەندین کورسیتان هەیە کاکە ڕەنج هەمووی بۆ شەرحەکەم گوندی ئەڵمانی سێ پرۆژەیەکی سەکەنیە ڤێلە کاسپیەی فرۆشی ئەمە بەرپرسیەکی نوۆکان کە من قسەم لەسەری کرد بوو خۆی تەلەفۆنی کرد ڕوونکردنەوەیدا وتی لە سەدا 20 گوندی ئەڵمانی سێ هی ئیدارەی گشتی یەکێتیە واتە مەعاملەیان هەیە ئێستا ئێوە ئەوانەتوانن دەنگی گۆڕان بەرن بەڵێ پرسیارەکە ئەوەیە سەریکە سەبارەت پرسیارەکە ئەتوانن دەنگی گۆڕان بەرن من پێم وایە ئەوەی لە بەرنامەی گۆڕان و لە پرۆژەی نەوشوان مستەفا تێگەشت بێت دەنگ نادا بەلایەنێکی تر کاکە ڕەنج گردی زەرگەتە لە ساڵی 2006ەوە کە کاکنەوشیروان بۆ پرۆژەی کۆمپانیای وەری گرتووە تا ئێستا نەمەترێ زەوی لێ فرۆشراوە نە دینارێکی پێپیا کردووە بووە بە چرایەک بۆ ڕووناکردنەوەی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەمکاری بەڵام خەڵکی تر 800 دۆلمی وەرگرتووە 3000یەکەی نیشتەجێبوونی دروست کردووە ئەگەر لێک لێکەیەکی نیشتەجێبوون پێنج دەفتەری وەرگرت بێ 30,000 دەفتەر دۆلارەکە باشە نامە بچمە ناو ئەو جەدەلەوە لەسەر ئەوە بێگومان بۆ خۆتە زانی ئەو خەڵکانش قسەی تریان هەیە من تەمەناکەم و لێرەوە داواکارم سەرۆکی لیستی لەوەی نوێ سەرۆکی لیستی یەکێتی سەرۆکی لیستی پارتی بۆ هەر یەکەیان بۆ دۆسەی حکومڕانیان بۆ جۆری بەڕێوەبردنیان بەیانیا دوو بەیانی منازەڕەیە بکەین بزانین کێ چی کردووە لە وڵاتە زۆر باشە لە هەردوو هەڵبژاردننی ڕابردووی پارلەماندا هەبوونی کاگنەوشیروان کاریگەریەکی سەرەکی هەبوو لەسەر باشی ئەنجامەکانتان لە هەڵبژاردننی پارلەمانی عێراقدا دەنگ و کورسیەکانتان زۆر کەم بوون ئایا دەتوانن لەو هەڵبژاردنەدا دەنگ زیاد بکەنەوە بەبێ ئەو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردن نەبوو
ساختەکاریەکی ئەلکترۆنی بوو یعنی نمونەی زۆر وازە هەیە کاکە ڕەنج ینی لە دەربەنیخان کۆمەڵی کەسی من تەنیا لە بنکەیەکە دەنگیاندار خۆیان 18 کەس بوون جگە لەوانەی تر کە دەربەنیخان منبعی گۆڕانە باشە دوای دوو دەنگ لەو شوێناتە دەرەوە دوو دەنگ هەر خۆیان 18 بوون بۆی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لای ئێمە بە هیچ شێوەیە قیاس نییە ئێمە بەڵێ گۆڕانبوون دوای کاکنەوشیوان قورسە گۆڕانبوون لە سەردەمی کاکنەوشیوانە ڕەنگە هونەرێکی ئەوتۆتیان دەتوانن دەنگ زیاب بکەنەوە یعنی هەموو بەرنامەکانی ئێمە لە ئەم ساڵی پەرلەمانە کە تەسلیم نەبوونە وەستانەوەی بەرامبەر بە گەندەڵی بە زوڵم و ستەمکاری پێمانەڵێ بێ خەڵکی کوردستان دەنگمان باتێەوە بێ خەڵکی کوردستان پشتیوانیمانکە بۆی بەردەوام بین باشە گۆڕان کەرنەڤاڵ و کۆبوونەوەی جەماوەری زۆر فراوانی ئەنجام دەدا لە کاتی کاکنەوشیرواندا بۆ هەڵبژاردنەکان بە تایبەتی لە سلێمانی بۆچی ئەم ساڵیش کۆبوونەوەکی جەماوەری و فراوانمان لێ نەبینیون ئەمڕۆ کۆبوونەوەی جەماوەریمان لە هەولێر بووە سبەینێ لە ڕانیەیە و دوو سبەی گەورەترین کۆبوونەوەی جەماوەریمان ڕۆژی پێنجشەم لە سلێمانیە بەڵام ئەم جارە ئێمە میکانیزمی بانگەشەکەمان گۆڕی بە سەردانکردنی ماڵان بە شەرحکردنی پەیامەکانمان بە لە دەرگادانی خەڵک و لێرەشەوە داوای لێبوردن لە ئەوەی سەردەمی کاکنەوشیروان بە ڕەحمەت بێ قەرەواڵق بێ هیوامان وایە زۆر باشە یەکێک لەو ڕەخنانەی لە تۆ دەگیرا ئەوە بوو ئەوەندەی تۆ هەندێک پەرلەمانتاری دیکە لە هەندێک لیست خەریکی دەرکەوتن لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا بووی ئەوەندە خۆت بە ئامادەکردن و بە ئامادەبوون لە لیژنەکانی پەرلەمان و کاری یاسادانان و چاودێریکردنی حکوومەت ماندوو ناکرد ئەم جارە دوای کەڵەکەبوونی شارەزایی زیاترت چی دەکەی؟ یەک دانیشتنی پەرلەمانیە من غایب بم یەک کۆبوونەوەی لیژنەش نییە من غایب بووم سەدان پرسیارم کردووە لە حکوومەت لەبارەی دارایی نەوت پارە موچامە بە دوواداچوونە 100 کەیسی من لە دادگایە ئێستا 33یان لەژێر لێکۆڵینەوەیە کە بە دوواداچوونە لەسەر گەندەڵیەکان لە لووتکەی دەسەڵاتەوە بۆ خوارەوە کەیسەکانم داوە بە دادگا ڕۆژێ لە ڕۆژان نییە من لە لیژنەیەکی خۆم لە کەیسێکی گرنگە ئامادە نەبووم و پرۆژەمانە بۆ سندوقی داهاتینەوە کەواتە دوای ئەزمۆن ئەم جارە چ دەکەیت بۆ جێبەجێکردنی یاسای تەقاعودی عێراقی ئێمە دوای ئەزمون ئەم جارە چیەکەین لە سەرەتاوە هەوڵ دەدەین جەبهەیەکی بەهێز دروستکەین لە پەرلەمان بۆ گۆڕانکاری و بۆ ڕیفۆرم پاشان کار لەسەر جێبەجێکردنی یاسای خانشینی ئەو جەبهە بەهێزە لەگەڵ مەسەڵەن تەسەورەکەی چه حیزبێکە پلانتان چییە؟ ئێمە ئەو ڕاستە مەسەڵەن بە خۆتان ناچوونەتەوە مەسەڵەن بە نەزعی دژایەتیەکی بەحث سەیری حیزبەکان ناکەن و ڕەنگە لە ئایندا هاوپەیمانەتیتان لەگەڵ پارتیشا هەبێت لەگەڵ وێکێتیشا هەبێت لەگەڵ ئێمە نزیکترین هێز لە ئێمەوە لەم ساتا کۆمەڵی ئیسلامی وێگرتووی ئیسلامیە بەڵام مەرجە تا سەروابێ لەگەڵ کۆمەڵە ئەزمونێکی شیرینمان هەیە پێکەوە و یەگرتووی ئیسلامیش تا ڕادەیەکی باش و حەلمان نییە لەگەڵ پارتی خاڵی هاوبەشتان نییە هیچ بەداخەوە لە دوای ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان پارتی ئێمە لەم کابینەی حکوومەتە طموحمان هەبوو موسسەی وەزارەتی پێشمەرگەی پەرلەمانکردنەوەیەک هەڵێ داوای پەڕەی تازاکە لەناو گردەکە یا لە سەرکردایەتی بە هیچ شێوەیەک هیچ قەرارێک نییە تا ئەم ساتە بۆ ڕێکەوتن و هیچ ڕێکەوتنێک نە لەگەڵ پارتی نە لەگەڵ یەکێتی و چونکە ئێمە دوژمنداریمان نییە لەگەڵ پارتی کاکە ڕەنج با واسەح بێ و با بۆ خەڵکی کوردستانیش گۆڕان بە دوای استقرار ئاگەڕێ بە دوای گەشەپێدانی ئابووری ئاگەڕێ بە دوای دەرفەتی کار ئاگەڕێ بە دوای سیستەمێکی پەرلەمانی ئاگەڕێ بە دوای بوجانەوەی ئەم وڵاتە ئاگەڕێن ئایا یەکێتی و پارتی ئەگەر بیانەوێ باسی خزمەت گوزاریت کردەوە توان چه خزمەت گوزاریەک دابین کەن زیاتر لە پارتی وێکێتی بۆ خەڵک ئێوە چەند وەزارەتێکتان لە دەست بوون ئێستاش پارێزگای سلێمانیتان بەدەستەوە زۆر لە خەڵکی پێی وایە ئێوە شتێکی جیاوازترتان هیوادارم بێ ڕێگەم پێ بدەی پرسیارەکەم تاوکەم طبعا ئێمە هاتینەم حکوومەتەوە بە ناوی سەربەخۆیی ئابووریەوە نەوتەکان لە خۆیان فرۆش بەخا بە شەموچەکەی بڕی بودجەکەی لە بەخاوە بڕی دیدی ئێمە ئەمەی خوارەوەی ئەتوانین چی بکەین کەرتی نەوت بە دامەزاوەی بکەین دۆزینەوە بەرەمهێنان فرۆشتن گەڕانەوەی پارە لە سندوقی داهاتی نەوتە ئەمە شەفاف بێت ماگانە لە ڕێگەی چاودێری دارایی و پەرلەمانەوە و ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا نەک تەسلیم بوون ڕێککەوتن بەوەی طبیعیە نەوتی کوردستان لە ڕێگەی شەریکەی سۆمەوە بفرۆشێ بەمەرجێک نوێنەری کورد لە سۆمۆ بێ پارەکە بێت لە پەرلەمانە پەسەند بکرێت بەشێکی تەرخان بکرێت بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان ئەمان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کاکڕن 2000 کۆمپانیان مایاپوچ کردووە چەندین کەسیان بێکار کردووە چه خزمەت گوزاریەکیان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە پرسیاری ئێوەکەم مەسەڵەن ئێوە بۆ نمونە تەنیا چەقی بانگەشەکەتان ئەگەر هەر ئەوە بێ باسی یەکێتی و پارتی بکەن خەڵک لەم قەوانە تێر نەبوو ئێمە باسی پرۆژەی خۆمانەکەین ئێمە چیمان کریا چی ئەکەن ئێمە یەکەم کەرتی نەوت بە دامەزراوەی بۆ نمونە ئەوان ئەڵێن 200,000 کارگە دروستەکەین هەلی کار 200,000 کارگە دروست نەکە
لە ماوەی ڕابردووە نزیکەی 100,000 کەسی بێکار کردووە خۆی آخر بۆچی مەسەلا بۆ ئەو بێکاری کردووە لەبەر ئەوەی کێ سەبەبە لەوەی 2,000 کۆمپانیا مایە پوچ ببێ کێ سەبەبە من سەبەبم زۆر باشە ئێوە لەو خولەی پەرلەماندا هەر بە پێوە وەڵامی ئەمە بەرەوە گرنگترین پرۆژەی یاسادانانتان چیە بێت و کۆتایی بە پرۆگرامەکە دێنێن بەدامەزراوەیکردنی کەرتی نەوت لابردنی پاشەکەوتی موچە سیستەمی پەرلەمانی جێبەجێکردنی یاسای خاننشینی یەکگرتووی عێراق باشە با یەک جملە شێ بەمێ باشە مەسەلەن ئەگەر سەیری ئەو کامێرایە بکەی بە یەک ڕستە بە خەڵک بڵێ ئەگەر خەڵک متمانە با بە عەلی حەمە ساڵح عەلی حەمە ساڵحی ئایندە جیاوازی لەگەڵ عەلی حەمە ساڵحی 4 ساڵی ڕابردوو چیە بێت بە دڵنیاییەوە ئەوەی لە ڕابردووە وتومە هەوڵە دەم بە زیاترەوە بیکەم بەڵام گرنگ لای من سەرکەوتنی لیستی 148 کە لیستی نەوشوان مستەفای ئێوەش بەخێر بن برانی خۆشەویستم خۆشحاڵ بم کاک عەلی سەر سەرماتی سەر چاوانم